باز لە داهاتووی کورد و سیناریۆکانی پێکهێنانی کابینە نوێی حکوومەتی عێراق دەکەین قسە لەسەرەوە دەکەین بۆچی لایەنە شیعەکان پەلایانە لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق لە کاتێکدا کابینەی ڕابردوو کابینەکەی سوودانی زیاتر لە ساڵێک دواکەوت و بۆچی ئەم جارە سونەکان خۆیان ڕەخستۆتەوە چاویان لە چییە و لایەنە کوردەکانیش بۆ پەرتەوازەیە بەنیازی چین لە بەغداد و ململانی ئێران و ئەمریکا لە سەرپۆستی سەرۆک وەزیران چی بەدوای خۆی دادێنێ ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەنووس و دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستی سیاسیەکان قسەی لەسەر دەکەین سوپاسیامە دەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەماوێت خوێندنەوەی بەڕێز بزانین سەبارەت بە ئەنجامی هەڵبژارنەکان لە ماوەی ڕۆژی داهاتوودا پێشبین دەکرێت دادگای فدراڵی ئەنجامەکان پەسەند بکات وەکو پێکاتەکان زیاتر لە بەرژەوەندی کێبوو دەبین کە شیعەکان توانیوانە پارێزگاری لە دەنگی خۆیان بکەن سونەکان پێشتر لە دەورو نزیکەی 70 کورسی بوون ئەم جارە بەرزبوونەوە بۆ 77 کورسی بەس لایەنە کوردیەکان کورسیان دابەزیەوە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان. بەلای خۆی بەشندەی میرەبان زۆر سپاس بۆ بەرەسان کا حەکیم و هەروەها بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەلبەتە بابەتی ئەم جارە پێکاتەی بڵێن هاوکێشە سیاسەکانی پێکاتەکان جیاوازن. ئەگەر باس لەوە بکەین کە ئایندەی پێکهێنانی حکوومەتی ئایندە بەس تەنها حکوومەت نییە بەس تەنها چارچێوەی بڵێن کابینە حکوومیەکە نیە تەنها ئەو ناگرێتەوە بەڵکو و سەرۆکایەتی کۆماریش دەگرێتەوە و هەروەها سەرۆکی پەرلەمانیش واتە کۆی پرۆسی سیاسی کۆی دامەزراوە سیاسەکان هەردیز دامەزراوە هەردوو دامەزرا سیاسی دامەزراوە تەشریعی و تەنفیزی هەردووکیان سەر لە نوێدا سیاغەکردنەوەدان بۆیە لەم میانەیەدا ئێستا شیعە بۆ خۆی چوارچەوەی هەماهەنگی هەیە گفتوگۆی تایبەتیەکە لە نێوان خۆیاندا و گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دەرەوەدا دەکا و ئەمە هەنگاوێکی ئیجابیە بۆ شیعەکان خودی خۆیان کە لە مەترسی قۆناغەکە تێگەیشتون لەوە تێگەیشتون کە بارودۆخی ئێستای عێراق جیاوازە لە ڕابردوو وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەقوڵی لەسەر خەتە لەگەڵ پێکاتەکانی ناو عێراق بۆ ئەوەی کەوا چۆن حکوومەتی ئایندە پێک بێت و کابینەکان پێک بێت و بەرپرسیش لە بەردەمە ئەمەدا هەیە بەرمەستی شەیە ئەوە هەروە سونەکانی ژەگە بین باسی سونەکان بکەین سونەکان ئەم جاریان جیاوازە جارەکانی تر ئەنجومەنێکی سیاسی نیشتیمانیان پێکێناوە هاوشێوەی ئیتاڵی تەنسیقی پێشتر ئەمان لە چوارچێوەی هاوپەیمانێتێکی جیاوازە بۆ نمونە حەلبوسی بە جیاوازی ئەچوە ناو هاوپەیمانی لەگەڵ لایەنەکانی تردا لەگەڵ کووردا لەگەڵ شیعەدا و هەروەها خەمس خنجەریش هەڵوەسێکی جیاوازی لە حەلبوسی هەبوو بەڵام ئەم جارە موسەنا سامەڕایی و حەلبوسی و خەمیس خنجەر و ئەوانە تریش هەموو سونەکان پێکەوە لە چوارچێوەیەکدا کۆبوونەتەوە کە پێی دەوتێت ئەنجومەنی سیاسی ئەمە هەنگاوێکی ئیجابیە بۆ سونەکان خودی خۆیان کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە سیاسیانەدا دەکەن کە لە بەردەمیاندایە کە لە سەرگیترینیان بریتە لە پێکهێنانی کابینەی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار بۆیە کە کاتێک سونەکان ئەمایان پێکەناوە ئەجندای تایبەتیانی هەرێکێک لەم پێکاتانی ناو سونەکانش ئەجندای تایبەتی خۆیان هەیە ئەگەر سێری حەلبوسی بکەن حەلبوسی لە کاتی بانگەشی هەڵبژاردنەکان و دوای بانگەش هەڵبژاردنەکانیش باس لەوە دەکات کە ئەو بێتە سەرۆکۆماری عێراق بەڵام بەشەکانی تری سونە وەکو خەمیس خەنجەر و سامەڕای ئەوان لەگەڵ ئەوەدا نین کە داوای سەرۆکایەتی کۆمار کەم بەڵکو دەنەوەکو عورفێکی سیاسی وەکو عورفێکی دابشکردنی پۆستەکان لە نێوان پێکاتەکاندا ئەوە بەشی کووردە دەبێت کورد بۆ خۆیان لەوە پێک بن ئەگەر بێنە سەر کورد بەڕاستی پێ بڵم کورد زۆر پەرتاوازیە زۆر بەلاوازی دەرکەوێت لەم هاوکێشانەدا بە لێکترازاوی دەردەکەوێت ئەلبەتە ئەمە تەنها لە بینی معارەزە و هەردوو حیزبی دەسەڵاتداران نیە بەڵکو لە نێوان پارتی وێکێتی کە دوو حکمی دەسەڵاتدارن و پارتی وێکێتی لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەجیاوات ئێمە بە سێ ئاڕاستی جیاوازی لە نێوان پێکاتەکانی کوردیدا هەیە بۆ پەرلەمانی عێراق بۆیە لەم هاوکێشە سیاسیانەدا زۆر قورسە کورد بتوانێت داخوازەکانی کورد لە بەرچاو بگیرێت یا داخوازەکانی کوردستانی داخوازیە کوردستانەکان جێبەکرێت لەگەڵ بەغداد چونکە کاتێک کە تۆ دابەش بوویت لە ناو کۆمەلگایەکی دابەش بوودا زۆر ناڕەحەتە بتوانانی ئامانجەکانی نیشتیمانەکەت ئامانجەڕاوەکان نەتەوەکەت ئامانجە گشتیەکانی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت لە کاتێکدا کە ئەم پێکاتانەی تر بە یەکگرتووی دەچن ناو پرۆسە سیاسەکە و تۆ بە لێکترازاوی دەڕۆیتە ناو پرۆسە سیاسەکە و بۆیە خاڵی سەرەکی ئێستا بۆ کورد
تحديەکی گەورە لە بەردەم کووردا ئەوەیە کەوا بێت و ئەم هێزە سیاسانە چۆن بتوان لە چوارچێوەیەکدا خوان ڕێکخەنەوە کەم پێم وایە لەم قۆناغەدا بەم شێوازە لە مستەحیل نزیک بۆ تۆ چونکە دابشکاریەکان دابشبوونەکان لە نێوان ئەم هێزە سیاسیانە زۆر سنووری بەزاندووە ئەن تۆ سەرکە لە نێوان پارتی ویکەتیدا بۆ مدەی زیاد لە ساڵێکە حکوومەت تەشکیل نەکراوە پەرلەمان کۆنە بۆ تۆ لە هەرێمی کوردستانە ئەی چۆن بەم دابشبوونەوەی بتوانن لە بەغا مثلا داخوازەکانی کورد بەدی بێن و داخوازەکانی کورد بەرجەسە بکەن لە ئەو بەرنامە حکومی کە دێتە پێشەوە لە پۆستی سەر و کۆماری لە پۆستەکانی تر لە ئایندەی عێراقدا و لە پرسە گشتیەکانە وەکو پرسی موچەوە پرسی ناوچەدابرێنراوەکان و کۆمەڵە کێشەی تر کێشەی نەوت و غاز کێشەی ئەم کێشانەی کە بەردەوام لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدادا وجودی هەیە کابەتە بابەتەکە لێرەدا بەدەر لەوەی کە ئەم دوو هێزەی دەسەڵاتە لە بەغدا بۆ بەغدان ناکۆکل لە هەرێمی کوردستانیشان ناکۆکن لە بەرامبەر ئەمانیشدا هێزێکی ئۆپۆزیسیۆن هەیە بە چەند حیزبێکەوە ئەم هێزە ئۆپۆزیسیۆن ناکۆکن لەگەڵەمان لەگەڵ لەسەر کۆمەڵێک بەرنامە ڕێژی بۆ بەغا لەبەرەوە ئێمە گەربێت و لە ناو کۆمەلگایەکی دابش بوودا قرارە مثلا پرۆسی سیاسی و ئەکتی سیاسی و هەڵسوکەوتی سیاسی بکەین پێویستەکان لەو مەترسیانەش تێبگەن کە بۆ سەر کوردەیە و لە ئێستادا ئەو مەترسیانەی بۆ سەر کورد هەن زۆر زیاترە لەو مەترسیانەی کە بۆ سونە هەن ئەو هەلانەشی لە بەردەم سونەدا هەن زۆرتر لەو هەلانەی کە لە بەردەم کووردا هەن واتە بە دووبار کورد مەترسیەکانی بەردەمی زۆرترە لە سونە کە سونە خۆی یەخستووە کوردش زیاتر دوای انتخاباتەکان دابش بوون واتە ئەگەر سێری هاوکێشەی سیاسیە هاوکێشەی دابش بوون کە لە هەرێمی کوردستان بەر لە انتخاباتەکان دوای انتخاباتەکان دەبینین گوتاری سیاسی حیزبانە زۆر بەرتەسک بۆتەوە لە گوتارێکی فراوانەوە هاتۆ بەر گوتارێکی بەرتەسکتر و ئەمەش ناکۆکیەکانی قوڵتور کردوێتەوە بەدەر لەوەی کەوا ئێمە بەڕاستی ئەجەندایەکی نیشتیمانیمان نییە ئێستا ئەم هێزە سیاسان لەسەری کۆک بوونەوە بۆیە باشترین حل بۆ ئەوەی کەوا کورد مافە کوردستانیەکان یا بەواتایەکی تر ئەگەر کورد بێوە مافەکانی هەرێمی کوردستان مافەکانی هاوڵاتیان مافی نیشتیمانی مافە گشتیەکان ئەو ئەساسانەی کە هەموو هاوڵاتیان تیان مشتەرەکن لە بەغدا بەدەست بێت بەڕاستی بەم جۆرە لە دابەشبوونە ناتوان بەرجەستەیکن لە بەغا بە هەمان شێوە بۆ ئەوانی تریش لەم دابەشبوونەدا قازانجە کە ئەم هێزە کوردیانە بەو شێوازە دابەش بوون بۆیە لە کاتێکدا کە دەبینین هێزێکی وەکو شیعە ئێستا لە سەروبەندی ئەوەدا کە چۆن کاندیدی سەرۆگۆزیران بۆ خۆی دیاری بکە لەگەڵ ئەوژە چاوی لەوەشە کە کورد پشگیری بکە چی هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان پشگیری دەکات چونکە ئەومان لەبیر نەچێ من نزیکە 6 کورسی پەرلەمانی بەغامانێ ئەم 6 کورسیە ئایا چۆن شیعە ئەتوانێت سوودی لە ببینێت یا مەسەلەن سونەکان چۆن ئەتوانن پشگیری کورد بەدەست بێن بۆ کۆمەڵی پۆست یان دژایەتیکردنی کورد بۆ کۆمەڵی پۆست لەبەرەوە ئەمانە بەڕاستی کۆمەڵێک سیناریۆن کۆمەڵێک ئەگەرن کۆمەڵێک تەحەدیاتن لە بەردەم پرۆسەی سیاسی عێراقی کە بیم وایە دەخایەنێت مەگەر فشارێکی ئیقلیمی فشارێکی نێودەوڵەتی لەم پرۆسەیدا بێتە بوون بۆی کەوا بتوانێت پرۆسەکە باڕاستەیەکی باشە بڕوات ئەگەر دوایش بێنە سەری باسی ئەوش بکەین کە ڕەهەندی خارجی کاریگەری هەبووە لە دوای 2023 لەسەر شێوازی تەشکیلکردنی حکوومەتەکان و کابینەکان و ئەو کەسانەشی کە پۆستە سیادە گەورەکان وەردەگرن لە عێراق هەتاوەکو ئێستا بۆیە لەم انتخاباتشدا دەبێت چاوەڕێەوە بکەین کە عاملی دەرەکی یان ڕەهەندی دەرەکی کاریگەری هەبێت یا بەرجەستە ببێت یا گەڵاڵە ببێت لە ئەم چوارچێوەیەدا کە ئێستا حکوومەتی عێراقی لە بەردەمیدا دەستەوەسان ماوەتەوە لە تەشکیلکردنی حکوومەت و لە دیاریکردنی پۆستەکان وەکێ بێ و پۆستانە بۆیە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران بە دەرەجەی یەکەم ئەم دوو دەوڵەتە کاریگەریان هەیە لەسەر شێواز و ئاراستەی هاوکێشە سیاسیەکانی عێراق و دابەشکردنی پۆستەکان لە ئایندەدا و ئەوەی دەمێنە سەرەوەی بزان ئایا هێزەکانی تر چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێداوانە دەکا ئەم دراوانە دەکا کە ئێستا لەسەر گۆڕۆپانی سیاسی هەن بەڵێ سوپاسەکەین کاکتۆر دێمەوە خزمەت کاگەن جەنابش بەخێر بێ سوپاسیمە دەبوون دەکەین کاکتۆر خوێنەوەیکی کرد بۆ کە ئێستا شیعەکان یەکگرتوویەکیان پێوە دیارە سونەکان بڵێن ئاپەیمانەتی کامپێنە و کورد پەرتەوازێ بەڵام دەمەوێت وەکو بەڕێز خوێنەوەی بۆ بکە وەکو پێکاتەکان یاخود لەناو دۆخی عێراق دوای هەڵبژاردنەکان کێ براوەی ئەم هەڵبژار نەبوو؟ زۆر سپاس بۆ جەنابەت کاک حەشیم بۆ دکتۆریش مەبەست لە براوی پێکاتەکان بڵین ئایا کورد دەنگەکانی کەمی کردووە لە ناوچەدابڕێنەوە بەتایبەت کورسیەکانی ئەگەر مەبەست لە نێوان سێ پێکاتی شیعە و کورد و سونەیە بێگومان شیعەکان براون و براوەیەکە کە ڕەنگە لە دوای 2023ەوە براوەیەکی ئاوا
بە دیزاین کراوی سەرکەوتنێکی چاوەڕوان نەکراو بە تایبەتی کە زۆر لایەن و جیهەتی سیاسی گرەویان لەسەرەوە کرد کە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر ڕووداوەکانی 8 دیسەمبەری سووریا و شەڕی ئێران و ئیسرائیل پیان وا بوو کە عێراق یا شیعەکان بۆ بە تایبەتی حەشتی شەعبی و گروپەکانی مقاومە بە دەردی حیزب الله و حەماس و حوسیەکان و ئەوان ناچن بۆیە پیان وا بوو کە زۆرتر جەختیان لەسەرەوە کرد کە پێش هەڵبژاردنەکان ڕەنگە هەڵبژاردن هەر نەکرێ ئیسرائیل هێرشەکاتە سەر حەشتی شەعبی یا گروپەکان و یان چی و چیوانە بەهەرحاڵ ئەو سیناریۆیانە نەکە ڕاز دەرنەچوو و نەکرد ئەم هێزانە پاشەکشیان نەکرد بەڵکو بە نظری من لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە ئەم هەڵبژاردنانەی عێراق گەورەترین سەرکەوتن بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران و بۆ شیعەکان لە عێراقدا بۆ دەلیلێکی خۆ پێشتر هەر دەوروبەری 180 کورسیانە بووە ئەمجار ڕەنگە 187 پێشتر ئەگەر مەسەلەن ئوستاز 200 کورسیشیان هەبوو بێ لە هەلومەرجێکا کە ئێران وەکوی کە خاوەنی نفوزی گەورەیە لە عێراقاوە خاوەنی هەموو جار ئێران تۆمەتبارەکرا بەوەی کە ئێران تەزویری کردو بۆ شیعەکان و دەستێوەردانی کردو وەکوتم ئەم جارە پیانوا بوو کە ئێران ناتوانێت دەخالەت بکە و دەور و نەخشی هەبێ و بۆ مانایەکتر سونیەکان پارەیەکی زۆریان سەرف کردو لەم هەڵبژاردنانەیە بۆ لیستەکەی حەلبوسی و عەزم و ئەوانە وڵاتانی دەرەوە بەڵێ مەبەستم تورکیا عەربستانی سعودیە قەتەر و ئیمارات و ئەوانە بەڵام لەگەڵەوەشان نەیانتوانی و ئامانجەکەیان بێن نەدی بۆیە قسەکەمەوەی ڕاستە شیعەکان لە دەورانی پێشووتریشە ئەو کورسیانەی جەناب دێڵێ هێناویانە بەڵام ئەلەم هەلومەرجە تازەیە کەوبوونە ململانەیەکی سەختەوە خودی گروپە شیعەکان مەتایبەتی منافسەی نێوان مالیکی و سۆدانی و مەسەلەن خەزعەلی لەگەڵ مالیکی هەمووانە بەڵام قسەکەوەیە دیزاینێک کراوە ئەمجارە ئوستاز دیزاینێک کراوە کە دیزاینی هەڵبژاردنیە من مەبەستم بەڕاستی تەزویر نییە مەبەستمەوەی دیزاینێک کراوە چۆن مثلەن دیقەت بە لەناو لیستی ئەمار و تەنمیەی سۆدانی فالح فەیاس هەیە و لەناو لیستەکەی سۆدانی کەتیبەکانی سەید شوەدا هەیە بەڵێ ئەم گروپە چەکدارانە کە بە حساب خراببوون لە لیستی تیرۆرەوە و پاشەکشیان پێکراوە ئابوو دەور و نەخشیان نەبێ ئەستاس 74 کورسیان کۆ کردوتەوە لەو 1970 کەوانە ئەوە یەک دووهەم ئەستاس گروپێک کە لەسەرەوەی بە حساب هەم گروپی یەکەمینی مقاومەیە و هەم لەناو سەرەکیترین لیستی تیرۆری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە مەسەلەن لیستی قەیس خەزعەلی صادقون کەچی لە هەمان کاتە سوپرایزی هەڵبژاردنەکانە بە تەنیا بەبێ هاوپەیمانەتی 27 کورسی پێکەناوە 27 کورسیە ناوە قسە دەلالەتە لە چی؟ دەلالەتە لەوەی کە لەمە دووە گروپی صادقون یا خەزعەلی عەسایبی ئەهلی حەق نوێنەرایەتی ڕەسمی گروپە شیعیەکان و بە تایبەتی مقاومەکە و ئەتوانێ ببێ بە ئەڵتەرناتیڤی موقتەدا سەدر بەڵێ ئەبێ بە ئالتەرناتیڤی موقتەدا سەدر بە دەلیلی چی؟ بە دەلیلی ئەوەی ئوستا جارێ بەشێکی دەنگەکانی ڕوتی موقتەدا سەدر ڕوتی سەدر چۆ بۆ خەزعەلی چونکە پێگە جوگرافیەکەیان و دەنگدەریان یەک شوێنە هی یەک منتقەیە و بە تایبەتیەوەش بزانی کە خەزعەلی خۆی لە ڕوتی سەدر جابوتەوە ئەمە یەک دووهەم ئوستاز هەردووکیان مەرجەعیەکەیان محەممەد باقر سەدری باوکی سەدرە یعنی لە ڕووی مەرجەعیشەوە ئەتوانێ کاریگەری هەبێ سێهەم ئوستاز ئەمانە بەهێزترین گروپی مقاومە بوون قسەکە چییە؟ قسەکەی گروپی صادقون لە دوو کورسیەوە بۆ بە حەوت بۆ بە 9 بۆ 15 سا بۆ بە 27 هەڵکشانەکەی ناتەبیعیەوە بە ڕێی من سوپرایزی هەڵبژاردنەکانە وەربۆیە قسەیەک لە دوای هەڵبژاردنەکان قسەیەکی کرد خەزعەلی وتی سەرۆکوەزیرانی داڵی 2029 مەدایانین بە نەزەری من واژە بێ یعنی یەکەم ئەبێ بە ئەڵتەرناتیڤی سەدر من ناڵم سەدرە سڕنەوە بەڵام ئەو پێگە جەماوەری بەڵێ بێگومان سودانی بەڵێ ئێستا ئێمەگە پێمان وایە بەڵێ ئێستا ئەگە من پێمان وایە سودانی 46 کورسی هێناوە بە هاوپەیمانێتیەکەی لە ناو هاوپەیمانێتی سودانی فالەفەیازی عەقدی وەتەنی 12 کورسی هێناوە بەڵێ
لەو سەرەوە ئەحمەد ئەسەدی 8 کورسی هێناوە زائیدەن علاوی لەگەڵە زائیدەن چەند گروپی تر لەگەڵە بە هەموو حسابێک سۆدانی خۆی ئەگاتە 15 کورسی هێناوە لەو سەرەوە هاوپەیمانەتەکەی مالیکی بەڵێ ئەویش مەسەلەن جگە لە کەتیبەکانی سەیدی شۆدا و جگە لە حرەکەیەکی سیاسی لەگەڵ ئامۆزاکەی چەند گروپی جیاوازی تێ یعنی خۆی بە هەموو حاڵەتێک ناگاتە 12 کورسی کەواتە وەختێک سادقون بە تەنیا 27 کورسیێنێ وەخت و حرەکەی بەدر بە تەنیا نزیکەی 18 کورسیێنێ یعنی چی یعنی ئەم گروپانەکە براون بەبێەوەی ئەمانە هاوپەیمانەتیان هەبێ و ئەمانە بەڕەسمی نوێنەرایەتی مقاوماکەن چ بەدر چ خەزعەلی بۆیە قسەکەم لەسەرەوەیە کە ئێران دەور و نەخشی زۆری هەبووە لەوەی کە دیزاینەکەی بە جۆرێک کردووە هەموو ئەم گروپانە لەناو ئەم هاوپەیمانەتیانە وجودیان هەیە ئەمە خاڵێکی زۆر مهمە و ئەو گروپانەی کەوێ بیان کاتە ئالتەرناتیڤی خۆی گروپەکان بە تەنیا دابەزیون و سەرکەوتوش بوون لە هەڵبژارنەکان و دەنگی زۆریان هێناوە بۆی ئێستا قسەکەوەی ئەگەر سەرک وەزیران بە نظری من ئەو گەمەیە یا ئەو جەولەی مالیکی و سۆدانیەکەن بەقەدەر دەور و نەخشی سادقون بەقوت نییە سادقون و بەدر دەور و نەخشی زۆرتریانە بێ لەمە بۆیە بەدر مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردووە قاسم عارەجی کاندید کرد بە ڕەسمی بەڵام مەسەلەن ئەگەر سبەینێ هەر ئەو هاوپەیمانەتی ئەمار و تەنمیە فالح فەیاز سۆدانی کاندید ناکە لە هەر حاڵەتێکدا فالح فەیاز بۆش ناسراوە کە زوو هاوپەیمانەکانی دۆستەکانی ئەفرۆشێ و بەجێیان هێڵێ ئەمە لە دەورانی پێشوشە ئەمەی کردووە قسەکەش پەیوەندی نییە بەڕاستی بەوە پەیوەندی هەیە بەوەی ئەمانە وابەستەی ئیدۆلۆژیایەکن کە پەیوەندی هەیە بە قوم و ئەمە نەشاردراوەتەوە مەگە چۆن هەریەکە لە وڵاتانی عەرەبی کاگەنەوە لە ناو سونەکانیش خۆ حەلبوسیش سەرڕایەوەی کە لە پەرلەمان دوورخراویش پێشکەوتووە لە ناو سونەکانیش بەڵێ یەکێ ئوستا جایەکی تر لە سوپڕایزەکانی ئەم هەڵبژاردنە محەممەد حەلبوسیە لیستی تەقەدومە بڵێ بەو دەلیلەی محەممەد حەلبوسی دوای هاوپەیمانەتی سبحی نێوان بارزانی و سەدر و حەلبوسی لە هەڵبژاردنەکانی 2021 بۆ کۆکردنەوەی سەیەکیەوەی کە بتوانن حکومەتێک تەشکیلکەن و لە دەستی سۆدانی دەربێنن هاتن هاوپەیمانەتیان ساز کرد ئەم هاوپەیمانێتە هەم ماڵی شیعی کەرد و هەم کۆماری ئیسلامی ئێرانی دیگەران کرد بۆیە لە دەرەنجامی ئەوە هەر کام لەمانە باجێکیاندا ئەو فشارانەی خلایە سەر حکومەتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی دەرەنجامی ئەوە بوو و پاشەکشەکردن بە مقتەدا سەدر بە 73 کورسیەوە ڕاستە خۆی ویستی خۆی هەبوو فشاری زۆری لەسەر بوو وەلەم هەڵبژاردنانەشە بۆی دەرکەوت بوو کە ئەو جێگە و پێگە و موقعیەتێ نەماوە بە ئاسانی ناتوانێت ئەوەی کە خۆی ئەویست بیکە حەلبوسیش کە دوورخرایەوە باجی ئەو هاوپەیمانەتیەدا بەڵام چانسی چییە بوو سوپرایزی چی بەدەستێنا ئەوەیە کە چانسی ئەوەی هێناکەوە کوتارق هاشمی لێ نەهات بەڵکو بۆ بە نوێنەری ئەکسەرێتی سونەکان بۆچی دلیلی ئەوەیە کە حەلبوسی تێگەی لەوەی کە دژایەتیکردنی چوارچێوەی هەماهەنگی دژاکردنی ماڵی شیعی دژایەتیکردنی سیستانی دژایەتیکردنی مەرجعیەت و بە تایبەتی نفوزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراقا ئەوە باجەکەیەتی بۆیە لەم هەڵبژارنانەیە بە نەزەری من دەبێتەوە سەرۆکی پەرلەمان بەڵێ بەهێزترین چانسی هەیە جگەرەوەی کە بێتە سەرۆکی پەرلەمان ئەتوانێت بەشێک لە ئەنجێنداکانی ئێران جێبەجێکە و بۆ معلوماتی جەنابەت بەشتێک لە منافسەکانیشی لیستی وەکو عەزم کاریگەری کۆماری ئیسلامی ئێرانی لەسرە و منافسەکانی حەلبوسی و ئەوانەی کە تیاری تورکی و عەرەبستانی سعودی و قەتەری بوون وەکو بەڵێ کورسیەکانی زۆر کەمی کردووە قسەکەمەوەیە کە ئەم هەڵبژارنانە لە کاتێک وەکو وتم گرەوە کا لەسەرەوەی کە کۆماری ئیسلامی ئێران پاشەکشە بکە و جگەلەوەی بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران جگەلەوەی کە تۆ کورسیەکانی شیعەکانی وەک خۆی هێناوەتەوە کە ئەو زۆر لەو هەلومەرجە دووەم لەناو سونیەکان دەور و نەخشی هەبووە مثلا ئێتیلافی یەزیدی هەبووە بە تەنیا کورسیەکەی ئەوان شیع بڵێ یەک ئیختلافی یەزیدی هەبووە نەخێر دوایەوە و بۆ معلومە من بە نەزەری خۆم پێم وایە هێشتا هەژمونی لە ناو ئەم هەڵبژاردانەی لە ناو لیستە کوردیەکانیش هەژمونی خۆی پاراستووە سوپاس دەکەم دێمە خزمەتت کاکتۆر بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە دیاریکردنی سەرۆکوەزیران کاگەنۆر خوێندنەوەی کرد بۆ پێگەی لایەنەکان بەم زوانە بە زووی یەکلا دەکرێتەوە بۆ شیعەکان پەلەیانە لە دیاریکردنی سەرۆکوەزیران و ئایا سونەکانیش کە ئێستا ئەنجومەنێکیان پێکێناوە ئەو بارودۆخی کە هەیە لە گۆڕانکاری لە سووریا ینی خواستی زیاتریان هەیە
دەنگەکە بەباشی نەگەشتە من کە حەکیم بەزەگەر ئەوەی تێگەیشتەوە لە بەڕێستان ئەوە بکە ئایا پەلەکردن لەم پرۆسەیە لەلایەن شیعەکانەوە ئایا خواستی سونەکان بە دیدی ئەوەی کە کاگە نوەر باسی کرد من پێم وایە سونەکان بە تایبەتی حەلبووسی براوە بۆ لەوەی کەوا خواستی پۆستی سەرۆکۆماری خسۆتە ناو شاریعی سونیەوە خۆ حەلبووسی باشە زانێ ئەم داواکاری ئەو سەرکەوتو نامێ بەڵام لە هەمان کاتا ئیسفادەیەک و تەسویقێکی باشی بۆ خۆی کردووە بۆ بە شاریعی سونی دەڵێت ئەوە من داواکاری پۆستی سەرۆکۆمار بووم بەڵام هەم کورد و هەم شیعەش دژمان بوو سەرڕای ئەوەی کە ئەم دوانش دژمان بوون ئەوە سونەکانی تریژ ئەوانەی کە ئێوە دەنگتان پێدان لە بەشێکی لە شارەکانە سونیەکان ئەوانش دژیەوە بن کە ئێمە پۆستی سەرۆکۆمار بەدەستبێنینەوە بۆ ئەم پێم وایە پۆستی سەرۆکۆمار وەکو دابەشکارێک کە لەسەر ئەساسی سازانگەرایی لە عێراقدا بەڕێوە چۆ دوای 2005 بە تایبەتی دوای دەستوری عێراقی کە دامەزراوە و پێشتریش لە 2023ەوە بۆ 2005 بەڵام لە سەرەتاوە لە لای غازی عەجی یارۆل بوو سەرۆکۆمار بەم شێوازە دەڕواتەوە کە کورد سەرۆکۆماری لە لابێت و دوای ئەوەش شیعە بە حکمیەوەی کەوا زۆرینەی لە عێراقا ئەویش بۆ خۆی سەرۆکتی و ئەنجومەنی وەزیران و بەهێزترین پۆستی لە عێراقا بەردەکەوێت و بەرکەوتەی سونەکانیش برێتێ لە سەرۆکی پەرلەمان بەڵام ئایا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئیسراع بکرێواتە پەلە بکرێت لە دەستنیشانکردنی سەرۆکوەزیران پێم وایە گرێکوێرەی پۆستە شیعەکان بریتێ لە سەرۆکوەزیران سەرۆکوەزیرانی شیعەکان ئەوانە کە ئێستا ناویان دێت پێم وایە چانسیان چی مالکی چی سوودانی چی کازمی چی شەتری وەچێ ئەوە کە ئیتریشیان ئەمانە کە محەممەد تۆفیق عەلاوی و کێوکێوانێک کە باز دەکرێن بەڕاستی ئەمانە کاندید نەکراون بە شێوازێکی فەرمی لەلایەن چوارچێوە هێماهەنگیەوە بەڵام ئەمانە خەڵکانێکن حەزیان بە پۆستەکە هەیە بەڵام تەبیعەتی ئەم پۆستە وایە حەز ناکەن کەسێکی بەهێز ناو شیعەکانە دەستی بەسەردا بگرێت و پۆستەکە بەڕێوەبەرێ بۆ ئەوەی کەوا زاڵێ بەسەر شاریعی شیعیدا بەناو شیعەکاندا و بتوانێت هەیمنەیەکی زۆری بەسەر شیعەدا بە دەنگدەرانی شیعیدا هەبێ بۆیە بە دڵنیاییەوە گرێکوێری ئەمانەوەی بەڵام حەزەکەم ئەمە لێرەدا بڵێم شیعەکان بەر لە ئینتیخاباتەکان لەژێر فشاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا یاسای حەشتی شەعبیان لە پەرلەمان کشاندەوە ئەم هەنگاوە عاقڵمەندەکانی ناو شیعەوەیان کرد کە فشاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر خۆیان لابن بۆیە ئێستاش بەرەنجامی هەڵبژاردنەکان وەکو میوانە بەڕێزەکەشتان ئاماژەی پێکرد فعلەن لە قازانجی شیعەکانی عێراقا بەڵێ لە عێراقا نزیکە 11 پارێزگا بە تەواوەتی شیعەن یا شیعەنشین یا شیعەکان زیاتر زاڵن بەسەریدا ئەمە دەرەنجامیەوەی هەر هێزێکی شیعی لەو ناوە بێت دەنگدەرە شیعەکان بۆ خۆی دەبا بەڵام ئەومان لەبیر نەچێت کە فەرقێکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق لەگەڵ ئێرانە ئەوەیە کۆمەڵی هێزی سیاسی حیزبی سیاسی لە عێراقدا هەن کە درێژبووەوەی کاریگەریەکانی ئێرانە لە عێراقدا بەواتایەکی تر پاڵپشتیکراون لەلایەن ئێرانەوە بە درێژایی مێژووی خەباتی ئەمان لە دژی حکوومەتی سەدام و دوای حکوومەتی سەدامیش ئەو هێزە تازانی کە دروست بوون وەکو خەزعەلی وەکو ئەوانی تریش بۆیە فەرقی ئەوەیە کە ئێران هێزی سیاسی و حیزبی سیاسی و پەرلەمانتاری هەیە کە وەلایەکی تەواوی بۆ ئێران هەیە بەڵام وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەم هێزەی نییە لە عێراقا بەڵام کاریگەری ئابووری کاریگەری سیاسی کاریگەری استراتیژی و سیادی بەسەر عێراقەوە هەیە و کاریگەری سەربازیشی بەسەر عێراقەوە هەیە بۆیە لەم ناوەندەدا شیعە توانیوێتی پێگەی خۆی بەهێزکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش بۆ خۆی لە عێراقدا بەهێزە و بارودۆخی عێراق لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست وەکو هیچ لەو دەوڵەتانە نەبووە نە یەمەن و نە فەڵەستین و نە لوبنان و نە سووریا و نە ئەوانی تریش هیچیان وەکو عێراق نەبووە لە هەموو ئەو شوێنانە بینیمان کە چۆن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل زایۆنیزم چۆن کاریگەریە هێرشیان کردە سەر ئەو ێزانەی تر و چۆن لاواز بوون لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا بەڵام عێراق یەکێک لە هۆکارەکانی من پێم وایە ئەوەیە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چاوی لەو 3.5 ملیۆن بۆ 4 ملیۆن بەرمیل نەوتەی عێراقە کە ڕۆژان دەڕواتە بازارەکانی جیهانەوە ئەگەر بێت و لە عێراق بدرێ ئەگەر بێت و نەتوانێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکە ئەو کاتە بازاری وزەی جیهان کاریگەری خراپی بۆ دروست دەبێ واتە نەوت یەکێکە لەو هۆکارانەی کە وای کردووە یەکێکە لە هۆکارەکان کە وای کردووە عێراق بە دوور بێ یا حەشتی شەعبی بە دوور بێ لەوەی کەوا بەسەر یەمەندا هات یا بەسەر سووریا هات یا بەسەر حیزب الله هات لە
لە لوبناان وخاڵێکی تریشی ئەوەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا پارێکی زەبەلاحی لە عێراقا صرف کردو ئەگەر بێت و ئێستا دیسانەوە بە هەمان شێواز عێراق تێک بچێتەوە لە ناو خودی وڵاتی گرتوەکانی ئەمریکامە دەوروژێنرێت ئێوە چون تریلیۆنەها دۆلارتان لە عێراقا صرف کردو ئێستا عێراقیش بەو شێوازەیە کە دەیبینین وەکو یەمەنی لێ هات یا وەکو سووریا لێ هات یا وەکو شوێنێکی تری لێ هات و زمانیش نییە لە عێراقدا گەر بێت و بارودۆخەکە بگۆڕێت کۆمەڵی هێزی بەدیل لە عێراقا دروست ببێت بۆ نمونە ئەحمەد شەرع لە سووریا هەبوو بوو بە بەدیل و ئێستاش وڵاتی گرتوەکانی ئەمریکا تعاملی لەگەڵاکە بەڵام لە عێراقا کێ بێتە بەدیل لە عێراقا 11 محافظە شیعەن ئەم شیعانش عمقێکی مێژوویی نەجەف و کەربەلای تێدا هەیە ئەمانە زۆر جیاوازن لە دەوڵەتەکانی تر بۆیە ئەم بارودۆخانە و کۆمەڵە بارودۆخی تر هەن وای کردو کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئەوەی کە لە سووریا کردی ئەوەی کە لە یەمەن کردی ئەوەی کە لە لوبنان کردی یان دەستی ئیسرائیلی کردەوە لە لوبنان و لە فەڵەستین لە غەزە لە شوێنانی تر نەیکات. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت دواتر کاکەنوەر سپارت بەلایەنە کوردیەکان سەرنجی بوو لەسەر ئێستا بڵێن ناکۆکەن پێ دوایە چۆن دەستنە بەغدا ڕەنگ دە ڕۆژی تر ئەنجامی هەڵبژاردن پەسەند بکرێت فریاوە دەکەون بێ کۆ بڕۆن یان بە زیادە ڕۆن بە سێ ئاراستە دەڕۆن بە چوار ئاراستە وڵا لە ڕاستیە بەداخەوە کە ئەزمموی مەسەلەن حیزبی کوردی لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق بەردەوام خۆی دووبارە کاتەوە کە یەکگرتوونی من پێشم وایە بەم شکڵە بەردەوامە بێ زۆرتریش ململانەکە بخۆ دەزانین لە نێوان ئەم دوو هێزایە لە نێوانی چێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستانە بەڵام لە حاڵدا لە ئاخر مەتافان پێم وایە بەیەکەوە ڕێگەکەون و هیچ چانسێکی تریشیان نییە بەیەکەوە ڕێگەکەون لە ئاخیر خۆ ئەوەش دوو جاری پێشوو ئەویان کردووە پێم وایە ئەم جارش بە هەمان شێوە بێ بەڵام ئەوەندەی من بزانم مثلەن پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە مەیلیەوەی هەبێ کاندیداتۆرێکی هەبێ بەرامبەر بە کاندیداتۆرەکە یەکێتی بەڵێ ئێمە پێم ئەنوایە دوو تەجربەی ڕابردوو هەردوو تەجربەکە پارتی دیموکراتی کوردستان نەیتوانیوە ئەو پۆستە بەدەست بێنێ و یەکێتی نیشتیمانی ئەڵێ شاریان دەوێت پۆستەکە وەرگری وەڵا لە ڕاستیشە مەیلی هەیە زۆر باسی جیاببوونەوە لە عێراق پێشتر گوتاری دژە عێراقی عێراقچێتی پۆستی سەرۆکۆماریەکەی لە ئەرکەکانی وایە یەک پارچەی خاکی عێراق من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان ئێستا موقیفەی ینی خۆیان ئەڵێن گۆڕاوە و ئاڵگۆڕ لەسەر بیر و باوەڕیان پێکەوان مەسەلەن ناشیشانەوە پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێکی کوردستانی ئەڵێ مەیلمانەیە بۆ سەربەخۆیی بۆ ڕیفراندۆمێکی تر خۆ مەسەلەیەکی نیشتیمانی کوردستانیش نەهی لەمە ناکات بەڵام قسەکە بە نەزەری من پۆستی سەرۆکۆماری پەیوەندی هەیە بە پۆستەوە پەیوەندی هەیە بەم ململانە سیاسیانەوە لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی ئەڵێ ئێمە ئیتفاقیەکمان هەیە سەرۆکی هەرێم یەکسانە بە سەرۆکی کۆمار بەڵام قسەکەوێن ئەگەر ئەم ئیتفاقی حەقە بەڕاستی ینی کۆنکرێتی بێ سابت بکرێ ئایا فعلەن وایە و ئەگەر وایە ناکرێت پارتی دیموکراتی کوردستان هەموو هەڵبژارنەکانی سەر کۆمار کاندیدێکی هەبێ بیخاتە دەنگدانەوە بەڵام لێرە نە سەرۆکی هەرێم بخرێتە دەنگدانەوە نە سەرۆکی حکوومەت ئەم پۆستانە تەحصیل حاصل بێ بۆیە قسەکەمەوەی ئەگەر ئەم جارش پارتی دیموکراتی کوردستان بچێتە ناو مەعمەعی هەڵبژاردن لەگەڵ کاندیدەکەی یەکێتی ئەگەر کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە بردیەوە بێگومان سەقفی تەوەقوعەکانی لە پۆستەکانی بۆ هەرێمی کوردستان زیاتر بێت داوایەکە ئەڵە باڵبژاردن بردوومەتەوە پشتگیری پارتنیاکەن چۆری لە نزیک بوونەوە مالیکی و بارزانانی نیە پێشتر دوژمنی یەک بوون زۆر لێک نزیکنی زانی ئوستازەکە من لە بچووکترین حاڵتا پێت بڵێم مالیکی خۆی ناتوانێت بڕیاردا لەسەرەوەی تەییدی کێیەکە ئەوە ئەبێ بە نەزەری من ئەوەی خاڵی جەوهەری ئەم ململانەیە کە لە عێراقا هەیە ئەبێ بە دەخالەتی ئەمریکا و ئێران یەکلا بێتەوە و پێشم وایە لەو هەڵ مەرجانە کۆماری ئیسلامی ئێران پێی باش بوو کە ئەم پۆستە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بێنێتەوە بۆ نەشی شاردۆتەوە پشگیریشی کردووە ئەمە یەک دووەمەوە کە من پێم وایە شیعەکانیش بۆ خۆیان ئەگەر قسەیەکیش لە میدیا فڕێدەن بەڵام نیەتی جدیان ئەوە نییە کە پشتیوانی لە کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان بکەن بە دلیلی بەبەستم هەڵبژاردنەکانی پێشووە و قسەکەمەوەی ئەگەرم بە شێوەیەکی هەڵبژاردن کێبرکێ لە نێوان کاندیدەکەی یەکێتی و پارتی بەڕێوەچوو ئەوە یەکێتی و کاتاڵم بە هەڵبژاردن بردوومەتەوە بۆیە وەزارەتی ناخۆشمەوێ لە هەرێمی کوردستان و پۆستی تریشمەوێ و ئەگەر بێت و کاندیدەکەی پارتی لەوێش بیباتەوە ئەوە بێگومان ئەوە چارەنووسێکی خراپ چاوەڕێی هەرێمی کوردستانەکە یعنی لانی کەم تا ئێستا 13 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان دواکەوتوە لە تەشکیلبوونی 13 مانگی تریش دواکەوێ و ئەگەر نەکاتە حاڵەتی نەخوازراوی تری پەنابردن بۆ دوو ئیدارەی مەسەلەن کەەوە خراپترین حاڵەتە بەڵام من پێم وایە بە دەخالەتی ئەمریکا و ئێران
مثل ئەم ڕەوشە ئارامە بێتەوە وەڵام قسەکەەوەی بەڕاستی بەزیکێتی کورسەکانی ئەوە دەکات داوای سەر و کۆمەڵ کە پارتی دەڵام جارە من کورسیم زیاتر هێناوە 27 کورسی هێناوە یەکێتی 18 کورسی هێناوەیە جاخۆگەڕوا وەفدەکان دێنە هەولێر بەڵام نیان بۆ لای یەکێتی ئەگەر بە پێی کورسیەکان بێ و سازوەکو وتمە بێ خەزعالی سەر پۆستی مەسەلەن سەرک وەزیران وەرگێ بەڵام وانە ئەوەنە بەڵام خۆ قسەکە ئەوە نییە قسەکەەوەیە بەڕاستی ئوستاز مۆزوعی کورسی و دەنگ و ئەوانە من ڕێزی لێکرم بەڵە پارتی دیموکراتی کوردستان کورسەکانی ئەکسەریەت بۆ زۆرتر بووە و هەر بۆیەش مەسەلەن بەشێکی زۆری پۆستەکانی هەرێمە بە بەڵام قسەکەەوەیە کە ئەگەر تۆ نەتەوێت لەگەڵ یەکێتی نیشتیمانی مەسەلەن هاوپەیمانێتێکت هەبێ شەراکەتت هەبێ ینی بارودۆخی هەرێمی کوردستان تێگەچێ ئەگەر با هەمووشی بەدەست پارتی دیموکراتی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بێ خۆ بارودۆخەکە تێگەچێ خۆ ئەمە لەگەڵ ئەوەی کە شیعەکان و سونەکان کەم و زۆر پشتیوانی لەم دوو جیهەتە کوردیەکەن بەڵام پێشیان خۆشە کە بارودۆخیان لەمەش خراپتر بێکە هەیە و ڕاستە ئێران دەخالت دەکا بە قازانیشیان یا تورکیا بە قازانیشیان بەڵام لە دەرفەتی ئێگەڕێن کە ئەمەی کە هەیە بێتە دیفاکتۆ دوو هەرێم ینی قەیچێکاڵن دوو هەرێم بێ و لانی کەم ئەم دیفاکتۆیەتە بەرە شوێنێکی خراپتر بڕوە بۆ قسەکەیە کە پۆستی سەرۆک کۆمار بە نەزەری من ئەوە ناهێنێ کە مەسەلەن هەموو پەیوەندیەکانی یەکێتی پارتی ئەوەندەی من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان باسی دووسێ کاندید دەکا وەکو بەڕێز کاک شار زێباری فواد حسێن کاک ڕابەر بەڵام بەڵێ کاک ڕێبەر پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی بزانم تا ئێستا کاک مدیر مەکتەبی پێشووی جەنابی مام جەلال کاک نزار ئامێدی ئەوەندەی بزانم ئەو وێشەکە لەکانی دەبێزەکان واگەر قەیرانەکە یعنی با بڵێم ململانەکە زۆر سەخت بێتەوە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیداکەی بەهێزترکە مەسەلە خودی بەخۆ خودی کاک باوڵ مەسەلەن بۆیە قسەکەمەوەیە کاکین ئەم پۆستە ئەگەر یەکێتی و پارتی عەقڵانە و منتقی مامەڵی لەگەڵ نەکەن ڕەنگە سەر کێشێ بۆ کێشەی زۆرتر کە حەلکردنی زۆر قورس بێ دێمە خزمەت کاکتۆر سەبارەت بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەوانیش لە کوردستان بڵین هەرێکان بە حەزمی خۆی کورسیە ناوە و بە 13 کورسی دەتوانن هیچیان دەستکەوێ یاخود پێکۆ دەتوانن ئەو پارتیویکیتی ناکۆن بەڵام ئەوانش دەتوان بێکۆ بچن بۆ بەغدا کا حەکیم دەنگەکە بە باشی نەگەیشتە من بەڵام ئەگەر بەبەستەوە بێ کاکە و دەنگەم بۆ دەگەڕێتەوە کاکە بەڕاستی کاکتۆر مەوەسمان لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە 13 کورسی هیچیان دەست دەکەوێت ئارەتوان بێکۆ بڕۆن بۆ بەغدا مستحیل نییە گەر بێت و بڵم لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و لەگەڵ دەسەڵاتە لە بەغا لە چوارچێوەیەکدا کاری هاوبەش بکەن بەڵام ئەمە دەمێنێت سەر ئیرادەی لایەنەکان بزان ئایا تا چەنە دەتوانن لەگەڵ ئەو خواستە جەماوەریەکان یا ئەو چوارچێوەیەک کە دای دەڕێژن بەڕاستی لە سیاسەتا شتێکی مستحیل نییە ئەوەی کە هەیە بریتە لە بوونی ئیرادەیە لە نەبوونی ئیرادە بۆ پێکێنانی چوارچێوەیە کە کورتایدا بتوانێت خواستە نەتەوەی و نیشتیمانەکان تێدا ڕێکخا بۆیە بڵێ هەم ئۆپۆزیسیۆن بۆ خۆیان دەتوانن خۆیان ڕێکخەنەوە و هەمیش دەسەڵات دەتوانێت بۆ خۆی ڕێکخاتەوە و هەردووکیشان پێکەوە ئەتوانە چوارچێوەکدا لە بەغا نوێنەرایەتێکی سەرڕاستی کورد بکەن بەڕاستی حەزەکەمەوە بڵێم لە سەرەتای 2023 بەدواوە کورد لە بەغدا بە شێوازێک یەک لیست بووە یەک هاوپەیمانەتی بووە یەک فراکسیۆن بۆ وردە وای لێ هاتووە کە مامەڵەی نادروستی نابەرپرسانە بەرامبەر بە لایەنەکانی تر وای کردووە کە ئەم جاکارە دروست بێت ئێستا ئەم جاکاریانە یا بەرجەستە نەبوونی خواستەکانی هاوڵاتیانە چوارچێوەیەکی بەرنامەیەکی داڕژراودا ئەوا دەکات کە بەڕاستی بڵێن ئەگەر بێت و ئەمانە هەبن لە ئایندەدا بەڵێ زۆر ئاساییە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە لەگەڵ لایەنەکانی دەسەڵاتان لە بەغدا لە چوارچێوەیەکدا خۆیان ببیننەوە بەڵام ئەم چوارچێوەیە چۆنە دەمێنێتە سەرەوەی کە لە ئایندەدا چۆن لەسەر ڕێک دەکەون بۆ یعنی ئیسای من ناتوانین لەسەر ئەساسێک لە بەغدا کۆمەڵێک خواست نیشتیمانی هەیە لەسەری کۆک بین بڵێن ئێمە بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەمانەدا دەکەین لە بەغا ئێمە ناتوانین لەگەڵ شیعە و سونەدا وەکو کورد مامەڵە بکەین بۆ ناتوانین یعنی هەنی چی شتێکی واتە ڕێگری کردو ئەگەر ڕێگریەکان وایە کە ئێمە لەسەری ڕێکەوەین با ڕێکەوتن بکرێت با گرفتەکان چارەسەر بکرێ بەڵام دابەشبوونەکە قوڵە لێکترازانەکە فراوانە بۆی ئەم لێکترازان و ئەم بۆشایە گەورەی کە نێوان
هەمدوو حیزبی دەسەڵات پارتی یەکێتی هەیە گەورەیە و هەموو لە نێوان ئۆپۆزیسیۆن ئەم دوو حیزبەدا هەیە گەورەیە بۆیە لەکترازانی ئەم دوانش بە تایبەتی گەورەترە بێتەوە بە تایبەتی پارتی یەکێتی لە کاتێکدا کە پارتی داوای سەرۆکۆماری عێراق بکە بۆ چونکە یەکێتی بە مافی خۆی دەزانێت پارتیش دەڵێ منیش مافمێ ئەوەی داوا بکەن بۆیە ئێستا کەوەی کە ئێمە دەبیسین لە بەرپرسەکانی هەردوو لاوە کە قسە لە بەسەر ئەم بابەتە دەکەن و قسە وتار دەدەن لەسەر ئەم پرسە بەڕاستە ناکۆکیەکی قوڵ لە بینانان دەردەکەوێت لەسەر ئەم پرسە بۆیە تەنها کێشەی کورد لە بەغا بریتینە لە سەرۆک کۆماڵ بەرکو پرتیە لە ئەو کێشە هەڵپەسێراوانەی کە لە چەندین ساڵە ئەمانە نەیانتوانێت لە بەغا چارەسەری بکەن سەرڕای ئەم هەموو گرفتانەی کە باسی دەکەین کە لەوانم هێزانەدا هەیە کە خواستە نیشتیمانەکانیان گۆڕیوەتەوە بە پۆست و پلە و پایە لە بەغدا ئێستا دەتوانێت لە چوارچێوەکدا کۆ ببنەوە و کاکە لەمەوە دوا چوارچێوە نیشتیمانەکە بکەن ئەساسێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانی سوننە و شیعە بەڵام ئەگەر بێت و ئێمە گرفتمان ئەوە بێ کێ سەرۆکۆمارە بە پارتیە یەکێتی کێ وەزیری خارجی بە پارتیە یەکێتی کێ پشکی زیاتر بە پارتیە یەکێتی بەڕاستی لەو نێوەندەدا پرسە گشتیەکان پرسە نیشتیمانەکان پرسی هاوڵات ئەو پرسانی کە هاوڵاتی ئاسایی لە وڵاتەدا بەدەستیوە دەناڵێنێت ون دەبێ وەضایع دەبێ بۆیە گرنگە ئێمە لە هەرێمی کوردستانەوە وەکو دەستپێشخەری وەکو دەستپێشخەرێکی سیاسی هاوسەنگ لە نێوانە مێزانەدا بۆ بەغدا ئیتر واز لەم بەشکارێ بێنن با ئێمە لە گرفتی ئەوەی کەوا کێ سەرۆکۆمار بەدەستدێنێ پارتیە یا یەکێتیە موڵکی کامیانەیە موڵکی کامیان نییە کامیان پۆست زۆرتر لە بەغاوەرەگرن بێن ئێمە لە چوارچێوە گشتەکەدا کۆ ببینەوە لە چوارچەوە گشتەکەدا هەرێمی کوردستان بڕۆن بۆ بەغدا حیزبە ئۆپۆزیسیۆنەکان لەسەر خاڵک ڕێکەون و حیزبەکان دەسەڵات سەر خاڵە ڕێکەون دوای ئەوە ئەمان هەردووکیان لە چوارچێوەکدا لە بەغا کۆک بن لەسەر کۆمەڵێ پرسی نیشتیمانی ناکری ئێمە لە بەغدا بەڕاستی بەم بارودۆخەوە بچینە ئەوێ و لەوێش بنن وڵا خواسی نەتەوەی مامەجێناوە خواسی نەتەوەی کاتێک کە بەدی دێن لەسەر لەگەڵ یەکڕیزیدایە ئەمە یەکڕیزەش ئێستا خەلەلی بۆ دروست بووە بەهۆی بەرژەوەندی حیزبی تەسکەوە هەتاوەکو ئەم بەرژەوەندی حیزبە تەسکانە لە بەغدا بەردەسە بێ لەلایەن ئەم دوو حیزبی دەسەڵاتدارەوە بەڕاستی من بەگومانم لەوەی کەوا بتوانرێت ئەم چوارچێوەیە بدۆزرێتەوە چونکە ئەوەی کە دەخوێنرێتەوە ئێستا مامەڵەیەکی حیزبیە لەگەڵ پرسەکانن کە لەگەڵ بەغا دەکرێت مامەڵەیەکی کوردستانیانە نییە کوردستانیانە بە واتایی کەوا ئێمە کۆمیتەیەکی نیشتیمانی کۆمیتەیەکی کوردستانی مەطبەخێکی سیاسی کوردستانیمان هەبێت لەوێوە دانوستان و گفتوگۆ بکرێت لەگەڵ سوننە لەگەڵ شیعە لەگەڵ لەسەر ئەو چوارچێوەیە کە ئایندەی 4 ساڵی ئەم حکوومەتەیە ئەم دەوڵەتەیە ئەم دامەزراوە سیاسانەی پێدا تێدەپەڕێت یا چاوەڕێی دەکات لە 4 ساڵی ئایندەدا ئەو تەحەدیانەی کە ڕووی بەڕووی دەبێتەوە اینجا لێەوە بزانین چەندێک خواستەکانی کورد بەدەستە دەبێت. بەڵێ سپاس دەکەین کاکتۆر کاکێنوەر کاتمان زۆر کەمە بەسوارت بوو داواکاریانێکە کورد هەیەی پێدوایەتی جێبەجێ دەکرێت یاخود دەڵێن مرزمان جێبەجێکردنی دەستورە یان بۆ نمونە دەڵێن جێبەجێکردنی مادەی 140 ئەنجومەنی فێدراڵی یا سەینەوت و غاز مەسەلەی موچە هیچی پێدوایە جێبەجێ بکرێت کابینەکەی سوودانیش دەکارنامەکەی شتانە هەبوون بەڵام تەواو بوو هیچ نەکرا پێم وانەیە هیچ لەوانە جێبەجێ بکرێ و لە ڕاستیە یەکێکیان گرفتەکەەوەیە کە وەکو تۆشوتت کە خودی کورد خۆی بە خۆی یەگرتوونە بووەوە ئەو داواکاریانە ئەو داواکاریە دەستوریانە لە هەلومەرجێکا بوو کە کورد بەهێزتر بوو یەکگرتوو بوو پێگە و نفوزی بەهێزتر بوو بەڵام لە ئێستایە کە شیعەکان ئەکسەریەتن و تا دێوەکو کوتم گروپی مقاومەی غێری مەدەنی بەقووەت دەبێ و ئەو ململانێ تایفی و مەزهەبی و ئیتنیکێ لە عێراق تا دێ خەریکە خۆی باشتر لە جاران خۆی دەرەخا یعنی مەبەستمەوە تۆخترە بێتەوە کە بە تایبەتیەوەی کە پیان وایە هەمیشە کورد مەترسیە لەسەر یەک پارچەی عێراق و شیعەکان لەوەش زۆرتر پیاوە سوننیەکانیش هەمان مەترسین بۆیە بە نظری من ئەمانە زانی ئوستاز دەستور جوانترین دەستوری دنیا گرنگ نییە چیتیان نووسراوە گرنگەوەی جێبەجێکردنێتی ئێمە تەجربەی نێوان ئەریتریا و ئەسووپیامان هەیە لە دەی هەشتاکان و هەفتاکان تا نەوەتەکانیش کە ئەریتریا جیابەوە لە ئەسووپیا یعنی چەند جار دەستوریان گۆڕی چەند جار مەسەلەن قسەیان کرد بەڵام هەرگیز ئەسیوپیا مافی ئەریتریەکانی نەدا تا جیابوونەوەکانیان لە دوای ڕووداوەکانی 1990 بۆیە قسەکەم وەیە ئەم عێراق باوەڕیان بەڕاستی مەسەلەی کورد و مافەکانی و دەستور و کەرکووک و یعنی کاگن من 20 ساڵیش لەوە پێشوتومە بەڕاستی ینی گەڕانەوەی کەرکووک بۆ سەر کوردستانوانە شتێکی غیر ممکنە مستحیلە ینی
ڕەنگە دیموکراسی ترین دەسەڵات لەسەر لە عێراق هەبێ ڕێگا ناداکرد و گەڕێتەوە بۆ سەر کوردستان یەکێکە لە دڵی دەوڵەت بە کەرکووک یعنی ئەگەر بەسرا شارڕێگای عێراقە بۆ سەر دەریا بەغدا دڵی دەوڵەتە ئەو کەرکوو دڵی اقتصادی عێراقە لەبەرەوە ئاسان نییە ئێمە ئەوەی نێ و دوایە بوو معلوماتی جەنابەت هەر لەم هەڵبژارنانە کورسیەکانی کورد کەمی کردووە بەرامبەر کورسیەکان بڵێ من باسی بەس کەرکووکەکەم بەڵێ لە ناوچە جێناوەکان لە هەڵبژارنی ئەم جارە بۆ ئەم جارە 90 کورسیەکەی بۆ بە 13 کورسی قسەکەوەی مەسەن تۆ کورسیەکان کەمی کردووە لە مەلایەت چۆن نەتوانی مەسەلەن بڵێ کاکو بۆیە بە نەزەری من ئەمانە ئوستاز قسەیە و من هیوادارم مەسەن وابێ بەڵام ممکن نییە ئەم دەستورە بۆ معلومات جەنە ئەم دەستورە و بەندەکانی لەم هەلومەرجەی 4 ساڵی کە پێیا تێپەڕین هەرگیز مافی زیاتر نادا بە خەڵکی کوردستان لەوەی پێشتر هەبووە بە کوتی کاتمنەوە بە سەبات بە حکوومەت هێرن پێک دێت نەوەی نوێی پێدوێت چێتەنا بەبێیەتی پارتی نەوەی حکوومەت ئۆستاز زانی یەکەم پێم وایە پێکێنانی حکوومەتی یاریی کوردستانەکەوێتە دوای پێکێنانی حکوومەتی عێراقیەوە کە حکوومەتی عێراقیشەکەوێتە مانگی ڕەنگە 3-4 ساڵی داهاتوو ئەمە یەک دووهەم ئۆستاز پێکێنانی هەر حکوومەتێک لە هەرێمی کوردستان لە نێوان یەکێتی و پارتیانە بێ کێشەی قوڵ و گەورە بە دوای خۆیانێ بۆ 2010 پرسەکانێکیان بەجێهێشت و 2019 پێم وایە یەکێتی ئەوەی من بزانم ینی بەڕاستی نییە پێم وایە یەکێتی ئەم تەجربەیە دووبارە ناکاتەوە خۆشیان نەڵێن ئەمڕۆ لە ڕاگەیانی مەکتەبی سیاسی ڕاگەیانەکەی مەکتەبی سیاسی حەزیری بەشداری بکەن نەوەی نوێ ڕەنگە یەکێکیان ئەو فاکتە بێ کە سەرۆکەکەیان دەستگیر کراوە ڕەنگە بیانەوە لە بەرامبەر ئەوەیە هاوپەیمانەتی پارتی دیموکراتی کوردستان بکەن بەڵام پێم وانە ئەو هاوپەیمانێتە سەرکەوتوو نابێ ئەو حکوومەتە بەڕێوە ناچێت زانین لەبەرچی وزات لەبەرەوەی نەوەی نوێ پانتاییەکی جوگرافی نیە هێزی ئەسکەری و ئەمنیەتی نییە و جەماوەرەکەی ئوستاز جەماوەرەکەی بینی چۆن دابەزیوە بۆیە جیاوازی یەکێتی یا جیاوازی پارتی لەگەڵ یەکێتی بۆ حکومڕانیەوەیە کە نفوزی هەیە ناوچەیەکی بەدەستەوە زۆنێکی هەیە هاوپەیمانی ناوچەیی هەیە لەبەرەوە ئوستاز کارێکی مستەحیلە و لە هەر حاڵدا من پێم وایە سەر ڕای هەموو ئەو دەستشکان و یەکتشکانێکی یەکێتی پارتی لە ماوەی ئەم چەند مانگەیە و کردویانەوەیکن بەڵام بە نەتیجە زۆر بەرژەوەندی وایان لێکا کە بەیەکەوە سوپاس دەکەین کاک نوح حوسێن لە ستۆدیۆ هەروە لە هەولێرە دکتۆر ئیبراهیم محەممەد بوو کاتیشمان تەواو ناتینەوە خزمەت جەناب سوپاس جەنابشت دەکەین سوپاس بە بینێرانی بڕێ سوپاس بە هاوکارانم خواتانەوە